بۆ قسەکردنی زیاتر لەسەر بارودۆخی ئێستای عێراق و داهاتووی عێراق بەڕێز قاسم خەراوی چاودێری سیاسی لە ڕێگەی سکایپۆ لە بەغداوە لەگەڵماندا. بەڕێز قاسم خەراوی ئەم کاتتان باش. پێتەوەیان دۆخی عێراق خۆی ئامادەجێکی هەبوو کە ئێستا هەیە، بەڵام وازێنانی کازم حائری و تویتەکەی سەدریش دواتر بارودۆخەکەی بەمەگەیاند و هەنگاوێک زیاتر بەرەو پێشی برد. سەرەتا سڵاو و ڕێز بۆ بینەرانی ئێوە. لە ڕاستیدا لەگەڵ ئەو تویتەی بەڕێز موقتەدا سەدر دوای بەیاننامەکەی بەڕێز کازم حائری بە کە ئەو بەهۆی نەخۆشیەوە کاروباری مەرجعیەت بەڕێوە نابات، دوای تویتەکەی سەدر کە وازی لە کاری سیاسی هێنا دوای بە دوای ئەمە سەدر لێرەوە دووپاتی لەوە کردوتەوە لە تویتەکەیدا کەوا ئەو دروشم و وێنانە بەرز نەکرێنەوە کە پەیوەندی بە ڕەوتی سەدرەوە هەیە لە دامەزراوە حکومیەکان و داوامەزراوە فەرمیەکان و کۆمەڵاتیەکاندا. لە ڕاستیدا ئەلێرە ڕەوتی سەدر کۆمەڵێک بەرپرسدانەوەی هەبوو، ئەو کاتە لە ئەنگرانی سەدر بەرەو کۆشکی کۆماری بەڕێکەوتن، ئەو کاتە ئاراستەکەی جەماوەریش لە هەمان کاتدا گۆڕانکاری بەسەرداهات دوای تویتەکەی ڕەوتی سەدر دوای ئەوەی کەوە ڕایگەیان ئەو واز لە کاری سیاسی دەهێنێت لە هەمان کاتدا ڕێخێرانی خۆپیشاندانەکان لە لایەنگرانی ڕەوتی سەدر ئەوانیش ڕایانگەیان کەوە ئەوان بەرپرسیاردین لە دۆخەکەدا کاریەکان کۆتایی هاتووە، تەنها خۆپیشاندەران مانەوە بەبێ ئەوەی کەوە کەسێک ئاراستەیان بکات بۆ ئەوی ئایا چۆن بتوانێت فەرمان لەچێوەگرن خۆپیشاندەران، ئایا خۆپیشاندانەکان چیان بەسەر دێت لە بەردەم پەرلەمان و لە بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری و لە بەردەم ئەنجومەنی سەرۆکاتی و ئەنجومەنی وەزیران. پێم وایە کەوا زۆر ڕوون و ئاشکرایە وتارەکە یاخود تویتەکەی بەڕێز موقتەدا سەدر زۆر ڕوون و ئاشکرا بوو کە ئەو نەیتوانی لەو پێشنیازانەی کردی بۆ لایەنە سیاسیەکان لە دەستپێشخەریەکان کە وەڵامیان نەبوو بۆ دەستپێشخەریەکان ئەو لەم بابەتەدا کە لە دوایین بابەتدا کە 72 کاتژمێر مۆڵەتیدا بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان دەستبەرداری پرۆسەی سیاسی بن و بەشداری هەڵبژاردندا نەکەن لە نێویشیدا ڕەوتی سەدر، بەڵام بینیمان کەوا هیچ لایەنێک وەڵامی نەبوو، هیچ کەسێک گوێبیستی ئەم دەستپێشخەرەی سەدر نەبوو بۆ پێی کە ئەوان چەقی پرۆسەی سیاسین لە عێراقدا دوای ساڵی 2023 تا و کەم ساتە. بڵێ حەسەن عەزاری سەرۆکی کتلەی دەستەکاری کێشاوەی ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراق دەڵێت موقتەدا سەدر مانی لە خواردن گرتووە تا و کاتەی چندونتیژی و بەکارهێنانی چەک دەوەستێت. پێتان وایە سەدر ئێستا تویتێ بکات و داوا لە لایەنگرانی بکات ئەو شوێنانە چۆڵ بکەن و بارودۆخەکە ئارام بکەنەوە باشتر نییە لەوەی کاڵێت مانی لە خواردن گرتووە؟ بەڵێ لە ڕاستیدا سەبارەت بە بەڕێز موقتەدا سەدر و چوارچێوەی هەماهەنگی و تەواوی هێزە سیاسەکانی عێراقی ئەو پێکدادیانیان نایەوێت کەوا پێکدادان لە نێوان مەزەبەکان لە نێو پێکاتەکاندا ڕووبدات، چونکە ئەمە هەڕەشە لە ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگە دەکات. لە هەمان کاتدا بەڕێز موقتەدا سەدر لە گوتارەکانیدا جەختی لەسەر ئەوە کردوتەوە کە ئەو دژی پێکدادانی نێوان شیعەکانە، لە هەمان کاتدا چوارچێوەی هەماهەنگی و تاو چاڵاکیەکانی دیکە ڕەتیان کردوتەوە کەوا پێکدادان ڕووبدات. مەرجعیەتەکان هۆزەکان نانەوێت کەوا پێکدادان ڕووبدات چەک بەکار بهێندرێت بە شێوەیەک لە شێوەکان دۆخەکە بە ئاشتەوایی گفتوگۆ چارەسەر بکەن. لە ڕاستیدا هەمووان داوای هێورکردنەوە دەکەن، داوای گفتوگۆ دەکەن، داوا دەکەن کەوا بە دانایی کێشەکان چارەسەر بکرێن. ئەو کۆبوونەوەی کرا پێش هەفتەیەکەوە سەدر بەشداری نەبوو یان نوێنەری خۆشی تەنانەت بەشدار نەبوو، بینیمان کەوا شتێکی ئەو تۆی لێ نەکەوتەوە. ئەمە جەخرەسەر چی دەکات؟
دەکاتەوە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە بەڕێز حەسەن عەذاری ئەو پەیامەی داوە ئەو قسەی سەدر دەگوازێتەوە ئەو پێی وایە کە سەدر توندیژی ناوێت پێکدادانی ناوێت شەڕ و پێکداداناوی ئێمە لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە دووپات لەوە دەکەینەوە کەوا خۆپشاندانەکان مافێکی دەستوری و ئاساییە دەستور ڕێگەی بە خۆپشاندان داوە بەڵام ئێمە پێکدادانمان ناوێت پێکدادان لەگەڵ هێزە حکوومیەکاندا ناکرێت کەوا چەک بەکاربهێنرێ هەمووان ڕۆڵەکانی گەلی عێراقن گەورەترین کێشەکان پێویستە بە گفتوگۆ و ئاشتی لە نێوان لایەنە ناکوکان چارەسەر بکرێن و بگەن بە ئەنجامێکەوە لە بەرژەوەی گەلی عێراق دەستبەرداری کاروباری سیاسی بوو بێت. ئەگەر پرسیارەکە بە کوردی دووبارە سەدر دەستبەرداری کاروباری سیاسی بوو بێت وەک خۆی ئەڵێت یان تەنها پەیامێک و فشارێکە دەیکات. پێمان وایە دوای ئەوەی کەوا دۆخەکە بەگەیشت بە چەق بەستووی لەگەڵ سیستەمی سیاسی عێراقیدا ئەو گەندەڵی تۆمەتباری دەکات بەرپرسیارەکەی لە ئەستۆ دەگرێت ئەوەی کەوا ڕوبەڕووی عێراق دەبێتەوە لە شکستێنان و گەلی عێراق ڕوبەڕووی تەنگژە بۆتەوە سیستەمی سیاسی حکومڕانی بەڕاستی سوودێکی ئەو تۆی نەگەیاند و چارەسەرێکی ئەو تۆی پێ نەبوو بۆ تەنگژەکان و ئەم بوو مەلەرزێ سیاسی کە لە عێراق ڕویان داوە ئێوە مینەران دەزانن کەوا دوای ئەم هەڵبژاردنە چەقبەستووی سیاسی دروست بوو لایەنەکان نەگەیشتن بەڕێکەوتن بەڕێز موقتەدا سەدر لەگەڵ هاوپەیمانەکانی ناتوانانی کەوا حکوومەتێکی زۆرینەی سیاسی پێک بهێنن لە هەمان کاتدا دوای ئەمە پەنای بۆچی برد پەنای بۆ شەقام برد پەنای بۆ شەقام برد بۆ ئەوەی کەوا لە ڕێگەی شەقامەوە داواکاریەکانی جێبەجێ بکرێت ئەمە چەندین جار پێش نیاز کراوە بەڵام بەداخەوە دەبینیمان کە دۆخەکە و گفتوگۆشی لێبارەوە کرا بەڵام بینیمان دۆخەکە بە ئەمڕۆ گەیشت ئێمە لە ڕاستیدا پێمانەوەی ئەو بەڕێز موقتەدا سەدر لە ڕابردوودا زۆر کشاوەتەوە لە پرۆسیاسی لە 2014 13 2016 2020 کشایەوە لە پرۆسی هەڵبژاردندا بەڵام ئەمە جاری یەکەمی نییە بەڵام ئەم جاریان ئەمە بڕیارەکە پێمان وایە زۆر ڕوون و ئاشکرایە هەڵوێستێکی جێگیرە سەبارەت بە سیستەمی حکومڕانی لە عێراقدا ئەو دەیەوێت کەوا پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە ئێمە چاوەڕوانی بڕیاری دادگای فیدراڵی دەکەین ئایا بڕیاری دادگای فیدراڵی چه بڕیارێک لەبارەی هەڵبۆشاندنەوەی پەرلەمان دەدا ئێمە خوازیارین کەوا دادگای فیدراڵی بڕیارێک بۆ چارەسەری ئەم دۆخە بدات بڕیارێک بێت کەوا ڕێگری بکات لە پێکدادان ئەو پێکدادان کە ئێمە خوازیاری پێکدادانین نیانمانەوێت کەوا زیاتر و زیاتر ئەم پێکدادانە درێژە بچێشێت خوازیارین کەوا بە ڕێگەی ئاشتی و یاسایی و کێشەکان چارەسەر بکەین ئێوە دەڵێن کە خوازیاری ئاشتی و چارەسەرن خوازیاری ئەوەن پێکدادان ڕوونەدات لایەنە سیاسەکانی عێراق هەمان قسە دەکەن بەڵام کەسێک نەبێت جڵەوی لایەنگرانی ڕەوتی سەدر بگرێت لە خۆپیشاندانەکاندا پێتان وانیە بارودۆخەکە لە ئێستا زۆر خراپتر دەبێت نەکەوەی کە بارودۆخ وەک ئێستا بمێنێتەوە ئێمە خوازیارین بێگومان ئێمە خوازیارین کەوا پێکدادان درێژەی نەچێشێت چەک بەکار نهێنرێت لە نێوان خۆپیشاندەران و بەشێک لە شانەکان کە دەیانەوێت هەن کەسانێک کە دەیانەوێت بستە نێو خۆپیشاندەرانەوە چەک بەکار بهێنن بۆ بەڵام ئێستا چەک بەکار هاتووە کوژراوە بریندار هەیە
بەڵێ بەڵێ ئێمە دووبارەی دەکەینەوە خوازیارین کە ئەمە ڕوو نەدات گروپە چەکدارەکان بە بەشی چەند ڕوبەڕووی هێزەکان بوونەتەوە شتێکی سروشتێکە هێزە ئەمنیەکان کاری خۆیان بکەن کاری خۆیان بکەن ئێمە چاوەڕوانین لە ڕاستیدا چاوەڕوانین دوو هەڵوێستی گرنگ دەکەین کە ئەم تەنگژە کۆتایی پێبێنین ئەویش هەڵوێستی مەرجەعیەتی ئاینیە ئەمە یەک و هەڵوێستی بڕیاری دادگای فیدراالیە ئایا بڕیار لە چی دەدات سەبارەت بە هەڵوەشاندنەوەی پەرلەمان حکوومەت و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە ئێمە پێویستە دان بە خۆماندا بگرین لەلایەن خۆپیشاندەران و لەلایەن هێزە ئەمنیەکانیشەوە لە هەمان کاتدا تکار دەکەین کەواچی ترچەک بەکارهێنرێت خۆپیشاندەران مافی خۆیانێکە خۆپیشاندان بکەن بەڵام بە گوێرەی چوارچەوە دەستوریەکان بێت و بە گوێرەی یاسا دەبێت خۆپیشاندان بکرێتکەوە کاریگەری لەسەر ژیانی خەڵک نەکات کە ئەوەن مافی خۆیانەکە داوای هەر شتێک دەکەن بەڵام پێویستە گوتمان بە گوێرە یاسا و دەستور بێت و ئەو سیستەمە سیاسی حکومرانی ئایا بابزانی چی دەکات لە هەمان کاتدا بابەتی هەڵوەشاندنەوەی پەرلەمان و لە ڕێگەی ئەنجامدانی هەڵبژاردنەی پێشوەختەوە بکرێت و بەشداریکردنی تەواوی عراقیەکان لە هەڵبژاردنەکەدا ئەو سیستەمە سیاسیە گۆڕانکاری تێدا بکرێت لە ڕێگەی بەشداریگەلەوە و گەندەڵکارانیش وەلاوە بنرێن مەرجەعیەتی باڵا بۆ تا ئێستا بێدەنگە بەڵێ دەزانن کەەوە لە ڕابردوودا مەرجەعیەت دەستوەردانی خۆی هەبووە بەیاننامەی هەبووە لە گوتارەی هەینیدا لە کاتەکانی جیاوازدا مەرجەعیەت ڕژدە لەسەر ئەوەی کەەوە خوێنی عراقیەکان نەڕژێت لە هەر شوێنێکی عراقدا ئەو پێداگری لەسەر ژیانی عراقیەکان دەکات بەڵام لە ماوەی دواییدا مەرجەعیەت بەڕاستی دەرگای خۆی بەڕووی سیاسیەکان داخست چونکە سیاسەکان پند وەرناگرن لە پرۆسی سیاسیدا چەندین خۆپیشاندانمان بینی خۆپیشاندانەکانی تشرین بینیمان کە چوڕوویدا بۆیە یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەرداهات و داواشی چی کرد داوای هەڵبژاردننی پێشوەختەی کرد لە هەمان کاتدا سیستەمی سیاسی بەڕاستی گۆڕانکارێکی ئەوتۆیمان نەبینی گۆڕانکاریەکی ئەوتۆ لە حکومرانی ڕوونەدات بەڕاستی سیستەمی حکومرانی شتێکی ئەوتۆی بۆ گەلی عراق نەکرد بۆیە مەرجەعیەتی ئاینیش لە هەمان کاتدا دەرگای خۆی بەڕووی سیاسەکان داخست و تەنانەت لایەنەکانیش بینیمان کە هیچیان لەگەڵیان کۆ نەبوویەوە دەرگاکان بڕوویەدا داخران بۆیە ئێستا مەرجەعیەت ئەگەر هات و ئاشتەوایی کۆمەڵاتی کەوتە مەترسیەوە ئەو کاتە مەرجەعیەت ئەرچی خۆی و شەرعی بەجێ دەگەینێت و هەڵوێستی دەبێت هەڵوێستێکی نیشتیمانی هەڵوێستێکی ئاشتی و کۆمەڵایەتی فتوایەک دەدات بەیاننامەیەک هەبێت لەمڕۆوە ئێمە چاوەڕوانی بەیاننامەیەک دەکەین لە نزیکدا بۆ ئەوەی کەوا بزانانی هەڵوێستی مەرجەعیەت چی دەبێت پێتان وایە هەرێمی کوردستان ببێتە ناوەندێکی کۆبوونەوە و پێکاتنەوەی لایەنە سیاسیەکانی عراق بە تایبەت کە سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی ڕاستی لایەنە سیاسیەکانی عراق کردووە بەڵێ پێتان وایە هەرێمی کوردستان ببێتەوە ناوەندێکی پێکهێنانەوەی لایەنە سیاسیە ناکۆکەکانی عراق و عێراق لەم چەق بەستۆ سیاسی ئێستای ڕزگاری بێت بەتایبەت لە دوای پەیامەکەی سەرۆکی هەرێمی کوردستانەوە بۆ لایەنە سیاسی عێراقیەکان بەڵێ بەڕێز نچوان بارزانانی سەرۆکی هەرێمی کوردستان دەستپێشخەری کردبوو بڕیار بووکەوە دەستپێشخەرێکی هەبێت دەستپێشخەرێکی سەرۆک بارزانی هەبێت بۆ حەنانە و بەغدا بۆ چارەسەرکردنی ئەم تەنگژە سیاسیە بەڵام بینیمان کە ئەمڕۆکی ڕوویدا بەڕێز موقتەدا سەدر پێشتریش دەستپێشخەری کردووە بۆ لەگەڵ ئەمەشدا بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان داوای
داوای کردووە لایەنە ناکۆکەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە بۆ ئەوەی کەوە ئەم تەنگژە چارەسەر بکەن بۆ ئەوەی کەوە ئێمە کە دەزانین لە کاتێکدا دۆخەکە مەترسیدارە لە عراقدا بەهۆی بەردەوامی خۆپیشاندانەکان و ئاڕاستەی خۆپیشاندانەکانیش گۆڕاوە کە ڕەنگە ئەو کاتە نەزانین ئەندەر ئەنجامەکەی چی دەبێت بە تایبەت ئەگەر هاتوو بەکارهێنانی چەک زیاتر و زیاتر بێت لە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەرانە. خوازیارین ئێمە سیستەمی حکومڕانی و لە سەرکردەی سیاسیەکان وەڵام دەری دەستپێشخەریەکان بن لە هەرێمی کوردستان بن بۆ ئەوەی کەوا گفتوگۆ لەسەر تەنگشتەکانی عراق بکەن و ڕنگدانەوەی لەسەر واقعی عراقی چی دەبێت و هەڕەشەکانی بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی چی دەبێت. بەڵێ جگەلەوەی خوازیار بن خوێندنەوەتان بۆ دۆخی ئێستای عراق چییە؟ پێتان وایە بارودۆخەکە بەرەو خراپی دەڕوات یان نە؟ بەڵێ بەبوونەوەی سەرکردە گەورەکان کە بەدانایی مامەڵە بکەن خوێندنەوە بۆ ڕووداوەکان بکەن دوور لە توندوتیژی لە ڕاستیدا سەرۆکایەتیەکە و سەرکردەی لە سیاسیەکان و کۆمکاری عەرەبی و وڵاتانی دیکەی بیانی ئەوان ئێستا داوای هێورکردنەوەی دۆخەکە دەکەن. ئێمە خوازیارینکەوە چیتر دۆخەکە زیاتر و زیاتر پەرە نەسێنێت داواکاریەکانی خۆپیشاندەران جێبەجێ بکرێن لە هەمان کادا بەڵام پێویست ئەوانیش دوور بکەونەوە لە توندوتیژی کاروبارەکان ڕەنگە لە دوو ڕۆژی داهاتوودا بەرەو هەنگاوی زیاتر بنێت بەڵام لە هەمان کادا پێویستیشە لە داهاتووی نزیکدا چارەسەرێک هەبێت بە بوونی کەسانی دانا کەسانی عاقڵمەند بۆ ئەوەی کەوا چارەسەرێکی ئاشتی هەبێت پشتبەستن بە دەستور و یاساکان و شەرعەتی داواکاریەکانی جەماوەر. پێم وانییەکەوە دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت چونکە ئەمە کاریگەری دەبێت لەسەر دەرهاوێشتەکانی گەلی عراق و لەسەر ژیانی خەڵک لەسەر دۆخی گشتی دۆخی سیاسی دۆخی عراق بەگشتی لەگەڵ وڵاتانی دراوسێ وڵاتانی جیهاندا پێویستە چارەسەری ڕیشەی هەبێت بۆ کێشەکان و کێشەکان وەکو خۆی چارەسەر بکرێن و داواکارە جەماوەکاریش جێبەجێ بکرێن بۆ ئەوەی کەوا چیتر و دۆخەکە بەرە و هەنگاوی مەترسیداتر هەنگاو نەنێت و چیتر چەک بەڕوو یەکتر بەرز نەکرێتەوە کەوا کاریگەری لەسەر واقعی سیاسی هەبێت لە هەمان کاتدا. بەڵێ هەڵوەشاندنەوەی پەرلەمان چارەسەری دۆخی سیاسی عراق کات؟ کێشەکان بە هەڵوەشاندنەوەی پەرلەمان چارەسەر نابن بەڵام بەڕێز موقتەدا سەدر ئەو جەختی لەسەر خاڵێکی گرنگ کردەوە ئەویش بریتە لە هەوڵدان بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان لە ڕێگەی ئەنجامدانی هەڵبژاردنێکی پێشوەختەوە بۆ چونکە بینیمان کە ڕەوتی سەدر کشایەوە لە پەرلەماندا بۆیە بەم ئاراستەیە هەنگاوینە بەرەو ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە بۆ ئەوەی کەوە پەلە بکرێت لە پرۆسەی بەژاریکردنی لە پرۆسی سیاسی ئەو متمانەی تەواوی هەبوو کە لە هەڵبژاردنەکانیدا ڕابردوودا کە کورسی تەواو بەدەست دەهێنێت کوچونکە داوای گۆڕانکاری زۆرشت لە سیستەمی سیاسی حکومڕانی عراق دەکات بەڵام ئێستا بینیمان کە پەرلەمان هەڵناوەشێتەوە تەنها لە ڕێگەی دەستور و یاسانە بێت پەرلەمان لە دەستوریا دیاری کراوە کە چۆن هەڵدەوەشێندرێتەوە لایەنە سیاسەکانیش لەسەری ڕێکەوتون پەرلەمان بە دوو ڕێگا هەڵدەوەشێتەوە بە دوو ڕێگا کە لە دەستور داهاتووە کە سێک لە سەرسی پەرلەمانتاران داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان بکەن ئەوانی دیکەش دواتر دەنگدانی لەسەر بدرێت ڕێگەی دووەمیش ئەوەیە کە سەرۆکوەزیران داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان کات و سەرۆکۆمار ڕەزامەندی لەسەر بدات سەبارەت بە دادگاش گوتوێتی ئەو هیچ پەیوەندیەکی بە هەڵوەشاندنەوەی بە پەرلەمان نییە. ئێستا چاوەکان لەسەر دادگای فیدراالیە ئایا بابزانین دادگای فیدراالی چ بڕیارێک لەسەر ئەم بابەتێ دەدا وەکو دەزانن بەڕاستی کێشەی زۆر لەم بابەتەدا هەیە چوارچێوەیە هەمەهەنگی داوای حکوومەتێکی پێکەنانی حکوومەتێکی کاتی دەکات بۆ ئەوەی کەوە ئەو کاتە پەرلەمان هەڵبۆشێندرێتەوە و داواکاری ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە بکرێت چونکە بوونی حکوومەتێکی کاتی پێویستە هەندێک ئیستحقاق هەن پێویستە بەدەست بهێنرێ بابەتی بودجە پرۆژەکان
پەیوەندیەکانی هەولێر و بەغدا کێشەی هەڵپەسێدرا و هەندێک پارە و دارایی هەیە پێویستە خەرج بکرێت بۆیە بوونی حکوومەتێکی کاتی زۆر گورنگە هەبێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە ئەو کاتە پەرلەمان هەڵمۆشێنرێتەوە. بەڵێ بەڕێز قاسم خەراوی چاودێری سیاسی لە ڕێگەی سکایپۆ لە بەغدا و لەگەڵماندا بوو. سپاس بۆیەوە.